الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ونادى أصحاب الأعراف رجالا يعرفونهم بسيماهم قالوا ما أغنى عنكم جمعكم وما كنتم تستكبرون أهؤلاء الذين أقسمتم لا ينالهم الله برحمة ادخلوا الجنة لا خوف عليكم ولا أنتم تحزنون ونادى أصحاب النار أصحاب الجنة أن أفيضوا علينا من الماء أو مما رزقكم الله قالوا إن الله حرمهما على الكافرين قالوا إن الله حرمهما على الكافرين الذين اتخذوا دينهم لعبا ولهوا الذين اتخذوا دينهم لهوا ولعبا وغرتهم الحياة الدنيا فاليوم ننساهم كما نسوا لقاء يومهم هذا
وما كانوا بآياتنا يجحدون. الحديث هاتوا في غمري خوا فرمي مسلمان براي مسلمان شرفي مالي جاني لا براي مسلماني حرامه تو بوتني هاتكي ناموسي هیچ برایەکت بکەیت. چەند کەسەیە لە مسلمانان بە دوای ناموسی مسلمانە ئەگەڕێ، بیر لەوە ناکاتەوە خۆشی دایکی هەیە، بیر لەوە ناکاتەوە خۆشی خوشکی هەیە. هەرچی کێشەمانە ئێمە لەمەیە کە ناموسی یەکتری ناپارێزین، ئەوە صفاتی ئیسلام نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیوت المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه حتى آخر حديثك الأخير أي فرمو مسلمان لسر مسلمان حرام خوێنی ماڵی شەرەفی ناموسی. تۆ ئەگەر تعدا لە ناموسی مسلمانان نەکەی گەورەترین کێشە حەلە بێ، پێویستمان بە پۆلیس و ئاسایش هەر نامێنێ. زۆربەی مسلمانان ماڵی یەکتری ئەخۆن بە حەرام، ئەوەش حەدیثەکەی. زۆربەی مسلمانان خوێنی یەکتری ئەڕێژن. بەس پێم بڵێن چەند هەزار مسلمان کوژراوە ماوەی لە 2011 تا ئێستا؟ چەند هەزار مسلمان کوژراوە براکانم، گشتی بە کوشتن. یعنی من باس مردوەکان ناکەم، باس کوشتنەکانەکەم. نەبووە مسلمان حەتکی مسلمان بکەن. کارەساتەکە لەوەیە ئەگەر من ماڵ تو بدزم لەوەدا بڕۆم دیدەمە زەکاتە، من وە فێڵ بیدەم لەوەدا بڕۆم زەکاتی لێ دەکەم، ئەمە چۆنە بی؟ من هەتکی ناموسی تۆکەم و لەوە دوا ئیدعای ئیسلامەتیەکەم و تێم لە ڕیزی بەردەم و ئەوەستم. ئەمە ئەوە نییە کە پێغەمبەر داوایەکە، ئەمە ئەوە نییە کە ئیسلام داوایەکە. ئیتر تۆ خۆت ئەڵێی من ئەمە ئیسلامەتی ئاوایە، مسلمان لەگەڵ مسلمانە قسە ناکە، مسلمان ئەگاتە قەیمس. ئەوە ئیسلام نییە، ئیلا خەلەلێک هەیە لە مەوزوعەکان، ئیلا کۆمەڵێ شتێک هەیە وامان پێکە ئێمە ئەو ئیسلامە ڕاستەقینەمان نییە کە پێویستە. اللهم إنا نعوذ بك من عذاب جهنم لا نقوى على عذاب جهنم يا الله برحمتك يا رحمن يا رحيم يا عظيم يا كريم يا الله. ربنا أدخلنا في رحمتك، أدخلنا في رحمتك. ربنا أرنا رحمتك في هذه الليلة، ربنا أرنا رحمتك، أرنا رحمتك، أرنا رحمتك في هذه الليلة المباركة. يا ربنا أن تعتق رقابنا من النار وأدخلنا برحمتك يا الله. نسألك الجنة، نسأل رؤيتك يا الله يوم نلقاك، يوم نقف أمامك، يوم نقف ببابك. لا تفضحنا أمام خلقك يا الله، لا تفضحنا بذنوبنا يا إلهنا يا ربنا يا الله. يا إلهنا إنا نحبك، إلهنا إنا نحبك رغم عصياننا ورغم سوء أفعالنا وسوء أعمالنا يا رب. نحبك يا الله، فكيف تعذب عبادا يحبك يا رب؟ فكيف تعذب عبادك الضعفاء واقفون أمامك يا رب؟ يا الله يا ستار، يا ستار العيوب، استر عيوبنا يا رب، استر عيوبنا يا رب. لدينا ذنوب كثيرة كأمثال الجبال يا رب،
إن لم تغفر لنا وترحمنا فمن يغفر لنا يا رب؟ فمن يرحمنا يا رب؟ إلهنا يا ربنا، ندعوك بما دعاك به الأنبياء يا رب، يا إلهنا. ئەو مانگە پیرۆزەی کە ماڵەکانمانی پڕ کرد لە نور، مزگەوتەکانمانی پڕ کرد لە ئەهلی ئیمان و ئەهلی تەقوا و خواپەرستی. مانگی ڕەمەزان ئەو مانگەی کە خێر و بەرەکەتی لەگەڵ خۆیان هێنا، ئەو مانگەی کە ئەوەی خوا حەزی لێ ئەکا لەگەڵ خۆیان هێنای، ئەوەیشی خوا حەزی لێ ناکا لێمانی دوور خستەوە. حەقە ئێمە زۆر خەفەتی بۆ بخۆین، زۆر بۆی بێتاقەت بین. چۆن بێتاقەت نەبین مانگێک کە دەرگاکانی بەهەشتی تیاواڵا کرا و دەرگاکانی دۆزەخی تیاداخرا. هەر یەکێک لە ئێمە جاری وا هەبووە دۆستێکی خۆشەویستێکی دوور ماوەیەک نەمان بینیوە و هاتووەتەوە دۆستێک کە ماڵەکانمانی پڕ کردێ لە خۆشی، نێوانمانی چاک کردووە، مەحەبەت و خۆشەویستی و ئیسلاحی خستوەتە نێوانمان، لەگەڵ خۆیان خێر و بەرەکەتی هێناوە، ڕزقی فراوانی هێناوە. ئەو میێوانە بۆ ماوەیەک ماوەتۆ لە ناومانە، ڕۆژ بە ڕۆژ کە لەگەڵ ئەو خۆشیانەی کە ئەیهێنا ترسێکیشی لە دڵمانە دروستە کرد کە کاتی ماڵ ئاوایی کردنیشی نزیکە. ئەو کاتە نزیکە کە ئەو دۆستە زۆر خۆشەویستە ماڵ ئاواییمان لێ بکا و بڕات. جا کاتێکە لە حەزات و ساتەکانی خواحافیزی و ماڵ ئاوایی کردنی دێت زۆر غەمبار ئەبین بۆی، زۆر خەفەت ئەخۆین بۆی، چونکە ئەو دۆستە خۆشەویستەمان بوو کەوا بەهۆیەوە ڕەحمەت و بەرەکەت ڕژا بەسەرمانە. ڕەمەزان ئەو میوانە و دۆستە خۆشەویستەمان بوو. خۆشەویستەکانم، وا ئێستا ماڵ ئاواییمان لێ ئەکا و ویداعمان لێ ئەکا. چ زوو ویداعت لێ کردین، نامەی غوفرانت هەڵگرتین، خوات لەگەڵ وەرزی ژیانەوە، وەرزی دوعا و پاڕانەوە، خوات لەگەڵ مانگی ئیحیا بوون، مانگی بەرە و بەرزایی چوون، وانەی سەبرت کە فێر کردین، بەرە و لوتکەی تەقوات بردین. تۆ ڕۆشتی و بەجێت هێشتین، تۆ ڕۆیشتی و بەجێت هێشتین، ئاوی ڕەیانت پێچێشتین، خوات لەگەڵ ئەی مانگی قەدر، مانگی تەراویح و نەسر. نازانم چۆن بەڕێت بکەم، بە چی زمانێ سەنات